سیاسەتمەدارانی کورد لەگەڵ سەدام هەروەک کەر و خۆڵەمێشن. ئەمە لە 94 نووسیومە. سیاسەتمەدارانی کورد لەگەڵ سەدام هەروەک کەر و خۆڵەمێشن. ڕۆژێ دژین کەچی بە ساڵ خزم و خێشن. بە فیتی یەکتری فێرن. وەکو دوودار هەردووچیان لار خۆ بە یەکا هەڵەسپێرن. سیاسەتمەدارانی کورد بەرامبەر حەقبێژێکی خۆ گەماڵی ڕق و داخیانن. دیکتاتۆرن، کۆیلەی حەزی یاخیانن. لە پایتەختی وڵاتانە ئەشهەدو بیللا چێش و دژی تەوژمی ناخیانن. سیاسەتمەدارانی کورد بۆ سنووری تورک و عەجەم وەکو سەگن. بۆ ناوەوەش هەر بۆ ئەوان وەکو خزمەتکاری بەگن. شەڕەنگێزن، گەلەگورگن بۆ خۆکوشتن. تا دەژمرن هەر سنگشێری ماکەرپشتن.